سڵاوتان لێبێ بیانیتان باش سڵاو هاژ بانی باش هەکار باس خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین دەرفەتێکمان هەیە جارێکی دیکە بۆ ژیان لە ڕۆژێکی نوێ لەگەڵتانین بەو هیوایەن ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکمان ئەمڕۆ لەگەڵتان دەبین بە کۆمەڵێک بڕگە و بابەت و بە کۆمەڵێک تەوەری جیاوازەوە لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ دەوەستین کە ڕەنگە بۆ هەمومان گرنگ بێ هۆشیاری زیاترمان هەبێت لە بابەتە جیاوازەکان بۆی خۆمان بپارێزین و لە کەسانی پسپۆر ڕێنمایی زیاتری وەربگرین. سڵاوتان لە ببینەران بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن دووبارە هەموو کات هیوای خۆشیتان بۆ خوازین و هیوادارین کە تەندروست باش بن. ئەمڕۆژ ئەو بڕگە و بابەتانی ئامادەمان کردووە لە ماوەی ئەم کاتژمێرەدا پێشکەشتانیەکەین بینەر و بیستەرمان بن. لە سەرەتاشەوە باسی بابەتێکەکەین کە هەندێک پیشە هەیە زۆر دێرینە بەڵام نەفەوتاون تاسە ئەگەر چی کەم بوونەتەوە بەڵام هێشتا برەویان پێدرێ لە باو باپیرانەوە کە بۆنەوەکان ماوەتەوە نیان فۆتان و کاری لەسەرەکرێت. ئێستا ئەم بابەتێکە هەمانە ڕەنگە هاژە بەگشتی کارگەکان هەندێک جار شوێنی کارکردن لە شوێنی هەر تاکێک گیراوەتەوە بنمونەیانی پیشەی پێڵاو دووریە ئەم پیشەیە ئێستا لەلایەن کارگەکانەوە زیاتر دەکرێتیانە ڕەنگە بۆ کەسێک یان دوو کەس کاتێک کە بەدەست دوورمان بۆ یاخود بۆ دروستکردنی پێڵاوێک دەکات سەخت بێ ئەمە کارێکی زۆر زۆر قورسە بەڵام ئەمە با بڵێن بە کۆتانە هاتووە تا وەکو ئێستاش لە هەندێک شوێن هەیە وەکەوەی کە لە تەمەنی 12 ساڵیەوە خەریکی پیشەی پێڵاو دووریە ئەم پیاوەش چەیە بایرام کوێنجۆیە کە خەڵکی شارۆچکەی یاقوتیەی سەر بە ئەرزەڕۆمی باکووری کوردستانە ئەمەیان پێڵاو دوورە ڕۆژانە 8 بۆ 10 جوود پێڵاو لە پێستی بزن و لە پێستی گا دروست دەکات. بە تایبەت هەندێک لە مشتریەکانی وەرزشوانانی ئەسب سوارین و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش خەڵکانەگەن و داوای دروستکردنی پێڵاوی تایبەتی لەکەن کۆینجۆ لە دوکانەکەی بەتەنیا نییە و هاوڕێکیشی لەگەڵیەتی و بەیەکەوە کارەکەن ئەویش ئایدن ماساتە ئایدن ئەڵەیە کە پێڵاودری ڕەنجی زۆری تایە و فێربوونیشی سەختە. بەوردی پێستەکە ڕادەکێشێت و دواتر بە خێراییەکی زۆر بزمارێکی بەسەردا دەکوتێت. 43 ساڵە ئەمە پیشەکەیەتی 43 ساڵە لە پێستی بزنوگە پێڵاو دروست دەکات. بایرام کۆیونجو خەڵکی شارۆچکەی یاقوتیەی سەر بە ئەرزەڕۆمی باکووری کوردستانە و پێڵاو درووە. لە تەمەنی 12 ساڵیەوە خەریکی ئەم پیشەیە لە دوکانێکی 40 مەتر دووجادا لە نێو بازاری پێڵاو دروانی شارۆچکەکەی پێڵاو دروست دەکات و پێڵاوەکانی لە سەرانسەری تورکیا و باکووری کوردستان ویستێکی زۆری لەسەر و خەڵک لە لای ئەو پێڵاو بەڕادان دەدەن. بایرام ڕۆژانە 8 بۆ 10 جوود پێڵاو لە پێستی بزنوگا دروست دەکات. بە تایبەتی هەندێک لە مشتریەکانی وەرزشوانانی ئەسب سوارین و تەنانەت لە دەروەی وڵاتیش خەڵکانێک دێن و داوای دروستکردنی پێڵاوی تایبەتی لێ دەکەن. Yurt dışından gelen arkadaşlar var. بە تایبەتی لە دەروەی وڵاتەوە دێن و لەسەر داواکاری پێڵاو بەڕادان دەدەن واتە لەسەر داواکاری تایبەت پێڵاو دروست دەکەم. بە کورتی هەموو جۆرێک پێڵاو دروست دەکەم نەک تەنیا بۆ ئەرزڕۆم مەڵکو بۆ پارێزگاکانی دیکەش دەنێرم و خەڵکانێک لەوێوە دێن. زۆربەی هەرە زۆری ئەسب سوارەکان دەمناسن و مشتری من. Kösel ayakkabı yapıyor. کۆیونجو لە دوکانەکەیدا بە تەنیا نیە و هاوڕێیەکیشی لەگەڵیەتی و پێکەوە کار دەکەن. ئەویش ئایدن مەساتە. ئایدن دەڵێت پێڵاو درویی ڕەنجی زۆری تێدایە و فێربوونیشی سەختە. هەموو پێداویستیەکانی پێڵاو لێرە ئامادەیە و پێشکەشی دەکەین. دوای بەرەو پێشچوونی کارگەکان پیشەی پێڵاو دووری بۆتە پیشەیەکی دەگمەن. کاری دەستی هەمیشە سەختە بەڵام بۆ ئێمە چێژبەخشە. من خۆم لە شوێنێکی دیکە کار دەکەم. کاتەکانی دیکەشم بۆ پیشەکەم تەرخان کردووە. پیشەی پێڵاو درویی یەکێکە لەو پیشانەی مەترسی لە ناوچوونیان لەسرە. بایرام و ئایدن هەوڵی ئەوە دەدەن پیشەکە بەردەوام بێت و بۆ نەوەکانی داهات و بگوازنەوە چونکە ئەوان دەڵێن کاری دەستی هەمیشە لە بەرهەمی کارگەکان باشتر و بە کوالیتی ترە.
لە ڕێگەی خول و ڕاهێنانەوە بۆ ژمارەیەک خاوەن پرۆژەی کشتتوکاڵی و گەشتیاری ڕایان دەهێنن کە چۆن بتوانن بەرهەمەکانیان بفرۆشنەوە و بە گەشتیاران. ئەمە خولێک کراوەتەوە خولەکە بۆ چل کەسە جۆرێکە لە گەشتیاری کشتتوکاڵی حکوومەت یاریمی کوردستان وەکو هەنگاوێک بۆ گرنجیدان بە گەشتیاری و کشتتوکاڵکردن بەکاریان دەهێنن. لە باڵەکایەتیەوە هاتووە بە دوای گەشتیار و کڕیاردا دەگەڕێت. تابان دانیشتووی شارۆچکەی چۆمانە، خاوەن باخ و شوێنی گەشتیاریە. لێرە بەشدارە بۆ ئەوەی بتوانێت لە پاڵ شوێنە گەشتیاریەکەی بەرهەمی باخەگەشی با گەشتیاران ساخ بکاتەوە. سوودی ئەو پرۆژەی ئەوەیە داهات زیادەکە ڕاکێشانی سەرنجی گەشتیارە لۆ ئەو ناوچەی و هەلیکار زیادە بیتن چەندی ئەوەی کە گەشتیار لە شوێنە جیاوازەکانەوە بێن لۆ چۆمانەیان لۆ ناوچەی مە ئەمە توانین داهاتی زیاد بکەین و ئەو ناوچەی بەرەو پێش بڵین. لەم خولە خاوەن پرۆژە گەشتیاری و کشتتوکاڵیەکان فێر دەکرێن چۆن بەرهەمەکانیان لە شوێنی گەشتیاریەکان ساخ بکەنەوە. چل کەس بەشدارن. ڕێگەیەکی نوێیان پێدەدرێت چۆن بەرهەمەکانیان بە بازار بکەن. ئەمە لە چوارچەوەی ئەو کارنامەیە کە حکوومەت یاریمی کوردستان بۆ کردی کشتتوکاڵ و گەشتیاری هەیەی. دوای ئەم خولە بۆ ماوەی 10 هەفتە لە شوێنی پرۆژەکانیان لەگەڵیان دەبن. لە کۆتاییشە دەبێت بزنس پلانێکیان بۆدا بڵین لێرەدا ئەمە دوو خازان زمانەیە لە هەمان کاتە پرۆژەکەی بەرزە بێتەوە ئاستی و بۆ ئاستی ستاندارد لەو لاشەوە بزنس پلانێکی ستانداردی جیهانی بۆ داانەیە کە بتوانێت بۆ سبەینێ بیدە بە هەر سەرمایەدارێک یا سەرمایه‌گوزاری لەسەر ئەو پرۆژە بکەم بووی. ئەوان دەیانەوێت ئیتر گەشتیاران تەنها بۆ بەسەربردننی کات نێنە شوێنە گەشتیاریەکانیان بەڵکو لەمە دووە گەشتیاران ببنە کڕیاری بەروبوومەکانیشان. ئەمە ڕێگایەکی نوێیە ئەمان تاقی دەکەنەوە. وەشمە ساڵق کوردستان 24 هەولێر. زاهاژە ئەوەندە گەرمە کاریگەری گەرمە هەر لەوە نییە کە ڕۆژانە گەرمامان دەوێت پێویستمان بە خۆفێنکردنەوە هەیە پێویستمان بە خۆشۆردنی زیاتر هەیە و پێویستمان بە ڕێگایەکی شەیە بۆی بتوانین لەم گەرمایە پێستمان بپارێزین چونکە هەمومان ئەو تیشکی خۆرە بەتین پێمان دەکەوێت ناچارین ڕێگایەک بدۆزینەوەیان گوێ لە ڕێنمای پزیشکان بگرین چۆن خۆمان بپارێزین بۆیە لەسەرم بابەتە دەوەستین میوانمان دەبێت ڕێز دکتۆر سەنگەر جەلال پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری بەم بەیانی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر بەخێر هاتی بەیانیت باش. دکتۆر یەکەم بەرکەوتنمان بە تیشکی خۆر پێستە یاخود بە تایبەت پێستی دەم و چاومان کەواتە ئێمە چۆن بتوانین لەم گەرمە تااقەت پڕوکێنە لەم گەرما وشکە پێستمان بپارێزین. بەڵێ سپاس بۆ ئەم دەفەتە. سەبارەت بە پێست وەکو معلومی جەنابتانە پێست گەورەترین ئۆرگانە لە لەشی ئینسان وەکو باست کرد پێست یەکەم شت کە هەتاو تەسیری لێ دەکات کە گەرمی کە گۆڕانکاری لە پلەکانی گەرمە تەسیری لێ دەکات ئەکید پێستە فمەفروزە ئینسان ئاگای لە خۆبی لە وەرزی هاوینە ئەو ڕێنمایانە چنە مەسەلەن بۆ ئاگامان لە خۆبی تەوانەوە دەبێ چەندی بکرێ ئەگەر زۆر ضروری نەبی لەو کاتانێک کە تیشکی خۆر زۆر بەقوەتە یعنی ئینسان ئەگەر هیچ ئیشی نەبی نەستە دەرێ ئەو کاتەش کە تیشکی UVB لەبەرەوەی لە هەتاو دوو جۆرە تیشکمان هەیە زیاتر هەیە بەس دوو جۆری سەرەکیمان هەیە UVA و UVB یان UV ینی شەپۆلی سەر و وەنەوشەکان بابێنەوە UVA و UVBمان هەیە ئەو وەختێک کە UVB بە تایبەتی بەقوەتە کە دەکات لە سعات 10 سبەینەوە تا سعات 2 نیوڕانێ هەندێک جار لە هەندێک شوێنان حتا سعات 4 بابرین باش عسر ئەو وەختە دەبی ئینسان زۆر ئاگای لە خۆبی ئەگەر زۆر ضروری نەبی نەستەدەرێ ئەوە ضروریە لەبەرەوەی ئەو UVBە هۆکارەشی سەرەکی سووتانی پێستە یعنی ئەگەر منداڵک لەو کاتەی لە دەرێ گەمەی بکە مەسەلەن یان هەر کەسێک لە دەرێ بوو و نیو کاتژمێر لەوانەیە یان هەندێک زیاتریش لەوانەیە پێستی بسووتێ. کاگتۆر کاریگەری لە کەسێک و بۆ کەسێکی تر جیاوازە ینی بۆ نمونە لە منداڵ بۆ گەورە لە ئافرەت بۆ پیا و لە کەسانی بەتەمان هەمان شتە بەڵێ ناکەیت جیاوازە ینی لە منداڵ و گەورە جیاوازە منداڵ لەوانەیە پێستی حساستر بی بابرین و هەروەها یانی لەوی مهمتر ئەوەیە کاریگەریەکە ینی جیاوازە بە جۆرەی جیاوازی پێست ڕەنجی پێست بابرین ڕەنجی پێستی سپی
بەرگری کەمترە لۆ هەتاو و سەریعتر دەسووتێ پێستی ئەسمەر بابرێن لەبەرەوەی مادەی میلانینیان زۆرە ئەو سبغەکەی پێستی بابرێن ڕەنجی پێستی بەقووەتە فەوە وا دەکە حیمایەتی بداتە پێستەکەی بەڵام پێستی سپی زیاتر معارەزە لەوەی بسووتێ و کاریگەری هەتاوی لەسەر بەدیار بکەیت. وڵا دکتۆر کاریگەری هەموو شتێکی لەسەر بێ بە تایبەت مناڵی سپی پێست زوو نەخۆشەکەوێ زوو ئەسووتێ لەبەر هەتاوی تر زۆر جارڵەن خۆزگە ئەسمەرێکی گەنمڕەنی جوان بووە بەزەم سپیە خەڵک حەزی لەکان دەڵێن خوێنیشان شیرینترە بێگومان خوێنیان شیرینترە و مناعاشیان باشترە. باشە دکتۆر ئێمە زانین کە خۆر تیشکی خۆر سەرچاوەیەکی باشە بۆ وەرگرتنی ڤیتامین دی کەواتە ئێستا ئێمە لە چ کاتێکا بتوانین ڤیتامین دی وەرگرین؟ بەڵێ خۆی ڤیتامین دی فعلەن زۆریە لۆ لەش ئەکید و سەرچاوە سەرچێک کەس وەکو باست کرد هەتاوە تیشکی خۆرە ڕۆژانە 15 دقە هەتاو زۆریە لە ئەوەی ڤیتامین دی ینی وەرگرین بابرێن یان لەشمان دروستی بکە. طبعا ئەو کاتانێک کە هەتاو زۆر بەخۆتە زۆری نییە ئینسان خۆی بداتە بەر هەتاو بەس ئەو کاتانەی کە هەتاو زعیفترە نێزیک مەغریب مەثەلەن یان وەختی سعات 8:30 و 9 بەیانی ئەو کاتە ئینسان دەتانی خۆی بداتە بەر هەتاو و دەکرێ یعنی ئەگەر لە ماڵەوە بی مەسەلەن دەست و یعنی ئەو جەیانی هەندێکی شوێنەکانی لە دەرەوە بی و دەکرێت کرێمی هەتاو لۆ دەموچاو عەلەقەل بەکار بینی لە ئەوەی هەرکوبی حیمایەتی دەموچاوی هەر کاتێ بچیتە بەر هەتاو کە تەنانەت بۆ وەرگرتنی ڤیتامین دیەکەش پێویستەکە باشتر وایە بەڵێ لەبەرەوەی طبیعەتی تیشکی خۆر ئەوەیە ینی تەسیری تەراکمی هەیە ینی مەسەلەن ئەوڕۆ ئەگەر 10 دقە هەتایی پێکەت سبەی 10 دقە حتى نهایەتی هەفتەی تقریبا دەکە 56 دقە حسابکە لەبەر هەتایی ڕاوەستای یان دانیشتی فەوەیان ینی باش نییە لۆ پێست ئەکیت وا دەکات چرچ و لۆچی سەریعتر پەیابی و پیربوونی پێستی پێشوەخت دروست دەبێت لەوە کاک دکتۆر وەکۆی بە ئاماژت پێدا دژەخۆرە کرێمی هەتاویە یان هەر ناوێکە ئەمە بەکاربێنین بەڵام چەند گرنگە جگە لەمانەش وەکو با بڵێن حاڵەتێکی سروشتی وەکو ئەو سوودەی کە تیشکی خۆر هەیەی بۆ جەستە و بۆ ڤیتامین و بۆ پێست چەند گرنگە کە تیشکی خۆر لێماندا ئەکید باسمان کرد طبعا گرینگە و باسمان کرد ڕۆژانە 15 دقە تەنها 15 دقە کافیە لە ئەوی ئەو ڤیتامین دیەمان لۆ دروستکە کە لەش پێویستی پێیە کات جیاوازە ینی بۆ نمونە بەیانی خۆرەکە لێ دەبدا یان نیوەڕۆیان ئێوارەکە بەڵێ ئەوەکو گوتمان بە یان کە هەتا زۆر بەخۆتە بە تایبەتی ئەو ماوەیە زۆری نییە لەو کاتانێک کە تیشکی خۆر زۆر بەخۆتە هەتا لێماندا لە وەختی تر وەکو باسمان کردنێ سعاتێک پێش مەغریب مەسەلەن یان سعات 9 بەیانی ئەوە وەختانە باشترە باشە دکتۆر زۆر جار ئەوترێ کە ئەو کرێمەی بەکاریە هێنیت بە تایبەت لای خانمان بەشێک فاندیشنیتیا یاخود ڕێژەکەی بەرزی و نزمیەکی هەیە بۆ تیشکی خۆرەکە کامە کرێم گونجاوە کە بتوانین لەم کاتە بە تایبەت لەم وەرزە گەرمە بەکاری بێت بەڵێ خۆی دەمینێتەوە سەر جۆری پێست هەندێک پێست هەیە چەورە ئەمەنەوە کرێمەکی لۆ دادەنین هەندێکی هەیە وشکە کرێمی تر لۆ دادەنین و هەروەها وەکو باست کرد بە جۆرەی وەرزیش بابێن کە زۆر هەتا زۆر بەخۆتە ئەمە عادەتەن SPF هەیە دەرەجەی دژە خۆرەکەی SPF 50+ زائیدی لەگەرە ئەویان بەکاردەینین لۆ ئەوەی بابرێن زیاتر پارێزی مامکە لە تیشکی خۆر باشە ئێستا ئێمە خانمان بڕێک مەیکاپمان پێوەیە ئەمە چ زیانێکێ بێ ئەگەر دژە خۆری بەکار نەهێنابێت چونکە ئێمە زۆربەی کات دژە خۆرەکە لە سەرەتا دادەنین دواتر جۆرەکاری دیکە بەڵێ خۆی ئەگەر وا بکرێت کێشەی نییە بە دژە خۆرەوە مەیکاپ هیچ مشکلی نییە وەکو باست کرد هەندێک دژە خۆر هەیە لە خۆی ئەساسی لەناوە یعنی وەکو مەیکەپێک دەکرێت بەکار بێ بەڵام ئەکیت ینی بێ دژە خۆر و مەیکەپیشدا بندرێ ئەوە یعنی لەوانێت تەسیری هەتاوەکەی هێشتا یان خۆرەکەی زیاترکە لەسەر پێست ڕەنگی پێستم گۆڕی و تاوە دکتۆر سەنگەر هاوینان زۆربەی خەڵکی ڕوو لە شوێنە گەشتیارەکان بۆ ناو ئاو لە مەلەوانگاکان لە هەموو ئەو شوێنانە دەکات لە کاتێکدا مەلەوانی دەکەن کە تیشکی خۆریشیان لێ دەدا ئەمە کاریگەری زیاترە تۆ لە ناو ئاوی تیشکی خۆریشە لێدەدا چی لە پێستەکەدا بەڵێ طبعا ئەگەر مەلەوانگەکە کراوە بی ئەکیدەوە هەتا زیاتر پێی دەکەوی و تیشکی خۆریش تەسیری زیاترە لەبەرەوەی ئینسان زیاتر لە ناو ئاو دەمینێتەوە خە معڕەزە زیاتر هەتایی پێ بکەوی
فلوی ئەو حالەتەش دیسان هەندێک ینی بەکارهێنانی دژەخۆر زۆر زۆروری هەندێک دژەخۆر هەیە وەتەرپروڤی پێدەرێن هەندێکیان هەیە تا 40 دقەی هەندێکیان هەیە تا 80 دقە دەکرێت بەکار بێ و ئەگەر بچنە ناو ئاویش بابرێن تەسیری خۆی هەردەبی ئەگەر نا مەفروزە ماوە دووبارەی کاتەوە یان دژەخۆرەکەی لێدا ئەگەر زۆر ماوە لەبەر هەتاو. باشە دکتۆر زۆر بەمان تووشی سووتانی پێستە بین لەبەر تیشکی خۆر یاخود بەهۆی گەرما زۆر جارەگەر تیشکی خۆر ڕاستە و خۆش بەرمان نەکەوێت بەڵام گڕی گەرماکە تووشی سووتانەوەیکی پێستە بین چارەسەری ئەم سووتانە چۆنە؟ بەڵێ خۆی چارەسەری طبعاً ئەوەیە کە هەستمان پێکرد کە سووتان هەیە هەندێک ڕێنمایی هەیە دیسان دەکرێت لۆ نەخۆشەکەی باسکەین یان لۆ حالەتەکەی باسکەین یەک لەوان دەکرێت کەمادات لە ماڵ بکرێ مثلەن ساعات 2-3 ساعات زارێک دەدەقە کەماداتەکی ینی هەر پەڕۆی بە ئاو بابرێن پەڕۆی تەڕ دابدرێت لەو شوێنانەی کە سوتایە هەندێک کرێم هەیە دەکرێت بەکاربێ وەکو کرێمی هایدرۆکۆرتیزۆن دەکرێت بەکاربێ کرێمە شێدارەکان دەکرێت بەکاربێ و بەڕاستی هەندێک جاریش حالەتەکە بەقوتە حتا چەند جۆرە حەبمان هەیە دەکرێت بدەینە باشە هەرچەنە دکتۆر ئێوە زۆر لەگەڵ بەکارهێنانی یاخود ئێوە لەگەڵ خواردنی میوەکانن بەڵام زۆر جار ئێمە توانین لە ماڵەوە پارچە خەیارێک یاخود پەتاتیان ئەم بابەتانەمان پێڵەن بەکاری بێنن یان ماست بەکاری بێن ئەمانە زیانی هەیەیان بەنسبەت ماسک طبعا دەبی بزاندرێت نەوەکە و بە جۆرەی پێستی ینی بەڕای من دکتۆری پێست داینێ ئەو ناو ماسکانە یان مازدانان خۆی ماستەکەش هەندێک جار ترشە بەڕاستی مادەی ترشی لەوانەیە تێدابی خیار ماز دادنێ دروستکردکی تاوا دروست دەکەن خۆی خەیار لەوانەیە مادەی بابرێن تەڕاتیەکی هەبی یان وەکو شێداریەکی ئیسیفادەی هەبی بەس ماست زۆر نەسیحەت ناکەم کە زۆر بەکاربێ وەکو باسمان کرد ینی هەندێک مادەی تێدایە کە لۆ هەندێک زۆری پێست لەوانێت تووشی هەستیاری بکە. یا دکتۆر هەندێکمان هەیە لۆ خۆمان ینی سروشتیان هەستیاریمان زۆرە سووربوونەوەمان لە پێستمان زۆرە خورشت لە پێست زۆرە ئەمانە پێویستە زیاتر لە کەسانی ئاسایی لە کاتی گەرما خۆیان بپارێزن؟ بەڵێ خۆی هەندێک حالاتمان هەیە بەڕاستی هەستیاری هەیە لۆ تیشکی خۆر ینی کە دەستە بەر تیشکی خۆر وەکو گرمژەکی پیا دەبی وەکو زیبکە و شتیوا پیا دەبی لە قەلبی تەمان دەبی ئەوە خۆ پارێزی بکە ینی بابرێن ئاگای لە هەتاوەبی و زلی گونجاو لە بەرکە لۆ ئەوەی ینی هەتاوەکە تەسیری لێ نەکە ینی خۆی لە خۆیدا حساسی هەیە لۆ هەتاو فهو طبعا حالەتێکی ینی دەبی ئاگای لە خۆبی هەندێک حالات هەیە مەسەلەن ئەوانەیە کە زیبکەیان هەیە ئەویش هەر زۆر باش نییە ینی وەرزی گەرما باش نییە لۆیان لەبەرەوەی عادەتەن ئەوانەی زیبکەیان هەیە پێستیان چەورە ئەو چەوریە لەگەر ئارەقەکردنەکە پێکەوە لەوانەیە مەساماتی پێستەکەی بگرن و زیبکەکەی لۆ زیادبی هەروەها ئینسان معڕەزە ئەوانەی کە زیاتر ئارەقە دەکەن و زیاتر لەشیان بابرێن قابلیەتی هەیە لۆ التهابات و شتیوا بەتایبەتی التهاباتی فطریاتیان کەڕووی پێست بابرێن ئەوانەش هەر ینی دەبی زیاتر ئاگایان لێبی لەبەرەوەی ئەو ئارەقەیە ئەو جەوە گەرمە وا دەکە کە التهابی فطریات دروستبی هەروەها التهاباتەکانی تر التهابی بەکتریاوانە هەندێک کەسێ معڕەزە زیاتر و ئەوانەی کە پێستیشیان وشکە بەڕاستی دەبی زیاتر ئاگایان لە هەتاوی لەبەرەوەی یەک لە تەسیرەکانی هەتاو ئەوەیە کە پێست وشک دەکە یان بەتایبەتی ئەگەر زۆر لەبەر هەتاو بن ئەکید ینی بە جۆرەی حالەتی پێست ینی ئەوانەی کە حساسن ئەوانەی کە هەستیارن دەبی زیاتر ئاگایان لە خۆت. باشە دکتۆر ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتیان چونکە ناتوانین نینە دەرەوە لەبەر ئیش و کارەکانمان ئایا بەرکەوتنی تیشکی خۆر ڕاستە و خۆ کاریگەری زۆرەیان هەر گەرماکە بەگشتی کاریگەری زۆرە و لەم کاتەدا چی بکەن لە کاتێکا ناچاریشن بچنە بەر گەرما و کار بکەن؟ خۆی بەنسبەت وەرزی هاوین وەکو باست کرد گەرمایەکە خۆی لە خۆی لە تەسیری هەیە لەبەرەوەی ئینسان زیاد عارەقە دەکە وا دەکە کە کێشەی پێستمان زیاتر بی هەروەها هەتاوەکە طبعا وەکو باست کرد هەندێک کەسای ئەسڵ ئیشی لەبەر هەتاوە وەکو پۆلیسەکان و پۆلیسی هاتووسۆ یان مهندس و هەندێک عملەکان بەدەبی زیاتر ئاگایان لە خۆبی یان یەک لەو شتانە دەکرێت بەکارهێنانی بەڕاستی چەتر ینی ئەوانەی کە پێیان دەکرێت لەبەر چەتری ڕاوەستن و یان لە جێیەک سێبەربی مەسەلەن شەر نییە بچنە بن هەتای ڕاوەستن ئەوە یەک لە شتەکان
یەک لەوان کڵاوی گەورە بەڕاستی دانان لەسەر ئەویش گرنگە لە خۆپارێزی جلی فاتح بە تایبەتی سپی ئەوە طبعا باشترە لەبەرەوەی ڕێژەی ئاراقەکردنی کەمتر دەبی بەو نەوەی طبعا بەئەکیدی بەکارهێنانی کرێمی دژەخۆر و نوێکردنەوەی کرێمی دژەخۆر بابرێن خۆی خاصەتەن تاوەکە کە مباشر پێی دەکەوی مەفروزە 2 ساعت زارێک ئەو کرێمە دژەخۆرە دووبارە کاتەوە لەبەرەوەی تاسیری سەبر کەمتر دەبێتەوە. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر سەنگەر جەلال کە بەم بەیانی لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕێنماییەکانت ئەم ڕێنماییانە گرنگ بوو بۆ ئەو کاتە کەشەکە زۆر گەرمە هەر دەڕۆین و دێین ئاوێک بە دەموچاوماندا دەکەین نەهەچارین دۆستێک خۆمان بکەین و بکەینەوە. سپاس بۆ ڕێنماییانە. سپاس دکتۆر بەخێر هاتی. ڕاوماسی کردووە کات؟ ناوەڵە نام کردووە. حەزت لێ بکەی؟ ڕاستەکە ینی بیرم لێ نەکردێتەوە. ئەخر تۆ ماسی خۆرێکی باش بێ ڕاوماسیشی کردبێ وانە؟ یەک زارمنی لە مەطعمی ماسی بینی و هەر دەڵی ماسی خۆرێکی باشی. بەڵام خۆشە وتە کە ماسی تر خۆرێکی زۆر باشم بەڵام لە ڕاوماسی نازانم تەسەوڕ دەکەم ناوە بەرداغ بێ نەتوانم بیگرم. دڵە نایان ناتوانین. ناوەڵە دەست و پێسپیم لە ماسی گرتم نەمکردی. بەدەست و بردە بۆ خواردنی. ڕاوماسی کە یەکێکە لە پیشە مێژوویەکان وانێ کەسیش وەک خولیا و کات بەسەر بردن ڕاوماسیەکەن و دوو ڕاوچی لە کاتی ڕاوماسیە لە بەنداوەکانی کوردستان چیرۆکی ڕۆژانەی خۆیان بۆ کوردستان 24 گەڕنەوە. ئەم دوو هەڕاوکەرە باس لە ڕاوماسی دەکەن کە ڕۆژانە چۆن بەو کارە خەریکن چۆن ماسیەکان دەگرن لەکوێ کارەکە دەکەن با بزانین چیرۆشی کارکردنیان چۆنەوە بە شێوازێکە. ئەگەر ڕاو هەبێ زۆربەی ڕۆژەکان لێری عنی بەعام هەموو ڕۆژەیە لەبەرەوە ئەمە ئیشەکەمانە بەس زۆر کەس هەیە هەر بۆ تاموچێژێ هەفتەی ڕۆژێ یوای هەفتەی 2 ڕۆژێ یوای 2 هەفتە جارەیە بەس ئەمساڵ ماسی نییە ساڵ ماسی نییە خەڵک بەعام نایە سە بڕۆ سێری ئەو هەموو کەڵەکەکە لەوە چێت 10 نەفەری لەسەر نەبێت. وەڵای ئێمە داوامان لە حکوومەت وایە پەنجەماسی کاتە ئەم دەریاچانە عنی خەڵکێکی زۆر بە تایبەتی تۆڕەوانەکان بژێوی ژیانیان لەسەر ئەم دەریاچەیە و لەسەر ڕاوە ماسیە ئێستا ناڵێم ماسی کەمی کردووە عنی زۆربەی تۆڕەوانەکان ڕۆشونەتەوە هەر ماسی ناگرن ینی قەنەعات کە من ڕۆژێک برادەرێ لەو سەرەوە پێوتم 30 تۆڕم داخستووە یەک ماسیم نەگرتووە یەک ماسی. دەڕۆژ جارێ تەقریبا نەبێ ئەوە جارێ بین چکە کۆڵێ خویەکە و لە مێشکمانە ئیلا نەین ئیسراحەت ناکەین بەحریش پێمانەکە جاریە بەخوا 12 ساعت 10 ساعت دانیشی ماسیش ناگری و بڕیارەی ترڵی دە ڕۆژیکە نایەوە بەس زواو لێ کە تۆزە لە شارە سوڕایتەوە بە تاڵ و فەیسبوک وە کۆڵێ تەلەڤیزیۆن بێزاری ڕوتیەکە ڕاکەتەوە بەحر دیسان تەبەن ئەم ڕاوی سەرکەڵەکە ئەم ئەوی بە سەرکەڵک ڕابێت تۆز زەحمەتە لە وشکانی و قەراغاتوانیان ڕاوکات چونکە ئێرە خۆراکیش کۆکراوی تێکتێکە پێوتێت چەشە جۆیە و مەسەلەن گەنمە و هەویرە و تێکتێ ماسیەکە باشتر لێو کۆ بێتەوە شوێن و سێبەرە و شتەکان لە پاڵ خۆتایە هەرچەند کەمە ئەمساڵ تاموچێژی زۆر نییە وەکو ڕاو.
بابەتێکی ئەدەبی تێکەڵ دەکەین بە بابەتە تەندروستی و بە بابەتەکانی تر ئەمیش بابەتی فیستیڤالێکە فیستیڤاڵی مەلای جەباری کە مەلای جەباری خۆی یەکێکە لە ئەدیب و شاعیرە دێرینەکانی کورد لە کەرکووک ژیاوە لە ساڵی 1806 بۆ 1876 ژیاوە واتە نزیکەی 70 ساڵ ژیاوە. مەلای جەباری نەوەی شێخ جەباری باپیرە گەورەی عاشیرەتی جەباریە دیارە هاوشێوەی زۆربەی ئەدیبەکانی و شاعیرەکانی کورد لە حوجرەکانەوە دەستی پێکردووە پاشان پەڕیوەتەوە بۆ شاری هەولێر و سلێمانی و لە شنۆش زۆربەی شوێنەکان وتاربێژ و مامۆستای ئاینی بووە و یەکێک بووە لە ئەدیبە دیارەکان لە کەرکووک. بەڵێ هەر لەسەر گرنگی فستیڤالەکە و گرنگیدان بە بابەتە کللتوری و دەبیەکان کە وەکو هەمیشە ڕێڵێنەوە سەرمایەکی یاخود بەشێکن لە سەرمایی مێژووی کوردستان. ئەمڕۆ ئێمە یەکێکی دیکە لە تەوەرەکانمان تایبەتەکەین بەو فستیڤالە کە فستیڤاڵی شعری مەلای جەباریە لە کەرکووک ڕێکخراوە و میوانداری ئەسوەد فایقمان کردووە کە ڕێکخەری فستیڤالەکە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت. بانیت باش کاگە سۆدەم کاتت باش. بانیت باشم کاتی ئێوە بینەرە بە ڕێزەکانتان باش. باشتر بۆ تۆ. مامۆستا باسێکی فستیڤالەکەمان بۆ بکەی و گرنگی ئەم فستیڤالانەش لە کەرکووکدا بەتایبەت. سوپاس بۆ بەڕێزتان کاتان پێبەخشین. فستیڤاڵی شعری مەلای جەباری فستیڤاڵێکە بۆ خولی یەکەم بۆ یەکەم جار و لە شاری کەرکووک سازەکرێ. ئێمە 3 مانگە لە خۆ ئامادەکردنین بۆ فستیڤاڵی شعری مەلای جەباری و بە ستافێکی تۆکمە و بە هاوکاری ڕێکخراوی ئادان کە ڕێکخراوێکی ئازادی حکومیە ئازادی ناحکومیە ببوورە. ئەم فستیڤاڵەمان ساز کردووە و لیژنەی باڵا و جیاوازی ئێمە لەگەڵ فستیڤاڵەکان تر لیژنەی سەرپەرشتیارمان هەیە. ئەو لیژنەیەش بۆ هەڵسەنگاندنی تەواوبوونی فستیڤاڵە دوایەوەی کە فستیڤاڵ تەواو بێ ئەوان راپۆرتی خۆیانە بێ بۆ ئێمە تا سلبیات و ئیجاباتی فستیڤاڵمان پێ بڵێن. و ئامانجشمان زیندووکردنەوە و ڕاگردن و بەرزنرخاندنی فەرهەنگ و ئەدەب و شعری کوردیە لە کەرکووک لەبەرەوەی شاری کەرکووک شارێکی هەمە ڕەنگە و هەمەلایەنە و هەمە نەتەوەیە. دیارە ئێمەش وەک نەتەوەی کورد حەقی خۆمانە وەک باقی نەتەوەکانی ئەم شارە شاعیرە مێژینەکانی خۆمان بە نەتەوەکانی تر و بەنەوەی نوێی میلەتەکەمان بناسیێنین. باشە مامۆستا ئەسوەد ئەم فستیڤاڵە تەنیا خۆی لە شعرەکانی مەلای جەباری دەبینێتەوە یاخود شاعیرانی نوێش بەشدار دەبن لەوەی کە بەرهەمەکانی خۆیان پێشکەش بکەن. ئەم فستیڤاڵە پێشبڕکێیەکی دیایە بۆ شاعیرەکان 155 شاعیر لە کوردستان هەرێمی کوردستان و کوردستانی ڕۆژهەڵاتش شعریان ناردووە لە کۆی ئەو 155 شاعیرە 31 شاعیر وەرگیرە. ئەم 31 شاعیرە سنە پێشبڕکێی 3 خەڵات خەڵاتی یەکەم دووەم سێەم و خەڵاتێکشمانەیە خەڵاتی بینەری پێڵین میوانەکان بڕیارەدەن خەڵاتیە تایبەتشمان هەیە بۆ ئەوان و لە نێو فستیڤاڵە پانێڵێکمانەیە لە نێو پێناڵەکە 5 سمینارەیە هەرێک لە بەڕێزان مامۆستا ستار جەباری کاک ڕزگار جەباری و دکتۆر دەشتی لەسەر خودی مەلای جەباری قساکەن ژیان و شێعر و بەرهەمەکانی مەلای جەباری و دوو هونەرمەندش کاک حەمە سوارە و هونەرمەند نەژاد نەزم لەسەر دەقی شعری مەلای جەباری بۆ شانۆ بۆ درامە بابەتیان هەیە. باشە و دوو خەڵاتمان هەیە خەڵاتی ساڵی فستیڤاڵە بۆ دوو هونەرمەند مامۆستا شکوور خەیات و مامۆستا سیروان عومەر لە شاری کەرکووک. باشە مامۆستا ئەو شاعیرانی کە بەشداریان کردووەڵێ لە نێو ئەو هەموو شاعیرەدا ڕێژەیەکیان وەرگیراوە. ئایا لیژنەیەکتان ئامادە کردووە لیژنەکە لە کێو کێ پێکاتووە و لەسەر چ پێوەرێک ئەو شاعیرانە دەستنیشان نەکرێت؟ بەڵێ ئێمە لیژنەی وەرگری شیعرمانە بوو کە ناوەکانی پارێزراون لەبەرەوەی بۆ خۆیان پێیان ناخۆشە
نامەیە کە لە دوو شاعری گەورەی کوردستان پێکاتووە ئەوان ئەم 31 شاعیریان هەڵبژاردووە و لیژنەی داوەرمان هەیە کە 5 بەڕێزن بەڕێز کاک لەتیفاتی حفەرەج بەرپرسی لیژنەیە و دکتۆر شێرزاد حەسەن ڕەزا مامۆستا عەدنان ساڵەیی خات و چنوور نامێق و خات و ڕۆژ هەڵەبجەیی ئەم 5 کەسە لیژنەی دادوەرن خەڵاتەکان دەستنیشانەکان ئەمڕۆ. باش مامۆستا ئەسوەد وەکو خۆت سەرەتا ئاماژەت پێداگوتیت ئەمە یەکەم بەرهەمی فیستیڤاڵە یاخود یەکەم خولی فیستیڤاڵە ئایا ئێوە دەتانەوێت ساڵانە ئەم فیستیڤاڵە هەر بەردەوام بێ و لە زۆربەی پارچەکانی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان شاعیران بێن بەرهەمەکانیان پێشکەش بکەن و ڕکابەری یاخود شێبڕچێ بکەن لە بۆ بەدەستێنانی پلەکانی یەکەم و دووەم و سێم لەم فیستیڤاڵە؟ بەڵێ ئێمە پیلان و بەرنامەمانەوەیە کارش بۆ ئەوەکەین ئەم فیستیڤاڵە بکەینە فیستیڤاڵێکی ساڵانە و خولی یەکەم ڕۆژێکە خولەکانی تی پشبەخوای کەینە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ و ناوێنەین فیستیڤاڵی کوردستانی گەورەی مەلای جەباری لە خولی دووەمەوە بۆی هەموو شاعیرانی کوردستانی گەورە بەشدار بن. بە تاکید ئەوە بەرنامەمانە و کاری جدیمان بۆی کردووە و بە هەوڵ و هیمەتی کۆمەڵێ دۆست و عەزیزی هونەر و ئەدەب جێبەجێەکەین. باشە مامۆستا پێمان خۆشە فستیڤاڵەکە ڕاگەێنن لەکوێیە کاتژمێر چەند بۆی کە میوانداری زۆرتر ڕوتان تێ بکات و پێشمان بڵێ چاوەڕێیەکەن کە بەشداربووی زۆر بێتە فستیڤاڵەکە؟ فستیڤاڵی ئێمە لە شاری کەرکووک لە لایفستیاک نزیک گەڕێکی شۆراوە کاتژمێر نۆی سەر لە بەیانی بۆ نۆی شەو دەست پێکات و چاوەڕێەکەین خەڵکی زۆرینەی جەماوەر و خەڵک بەشدار بێت. ئیشەڵا کارێکەکەین لە ڕەزامەندی هونەرمەند و نووسەرانی تەواوی کوردستانی گەورەیە بێت. باشە مامۆستا ئەسوەد وەک دەزانین کوردستان پڕیەتی لە ئەدیب و مێژوو باسی لەم پیاوە گەورانە کردووە بۆچی ئێوە ویستان ینی مەلای جەباری هەڵبژێرن؟ ئایا جیاوازی یاخود کاریگەری مەلای جەباری گرنگی ئەدەبی مەلای جەباری بۆ ئەدەبی کوردی چییە؟ مەلای جەباری دیارە شاعیرێکە لە زەمەنی مەولەوی و حەزرەتی نالیە شعری نووسیوە بەڵام بەهۆی بوار و زروفی سیاسی ناوچەکەی مەلای جەباری کە عەشرەتی جەباریە نەتوانراوە لە ڕابردووە خزمەتێکی زۆری بکرێ. دیوانەکەی مەلای جەباری 3 جار چاپ کراوە، جاری یەکەم جەبار جەباری، جاری دووەم مامۆستا هەردەوێڵ کاکەیی، دوچاپ دکتۆر فەرهاد عەبدولعەزیز لە زانکۆی سلێمانیە پوختی کردوێتەوە، دیوانەکەی زۆر بە جوانی چاپ کردووە. بە هەر 3 چاپەکەیەوە بەداخەوە ڕێژەی چاپکردنی دیوانەکەی مەلای جەباری نەگەیشتووەتە 1000 چاپ. بۆیە من بۆ خۆم کاتێ سەردانی گوندەکەی مەلای جەباریم کرد چوومە سەر گۆڕەکەی بینیم لە گۆڕەکەشە ئەتوانم بڵێم خەدرێک لەم کەڵە شاعیرە کراوە. بڕیارماندا ئەم فیستیڤاڵە بکەین بۆ ناساندنی زیاتر شعرەکانی مەلای جەباری کە بە زبانی گۆران نووسراوە، ماچۆ نووسراوە. حەزەکەم ئاماژە بەوە بکەم بۆ ئەمڕۆمان هەڵبژار کە تەمووزە ڕۆژێکی گەرمە 24 حەوت یادی کۆچی دوایی مامۆستا عەلی مەردانە و مامۆستا عەلی مەردان یەکەم جار گۆرانیەکی مەقامێکی دروست کردووە بە شعرێکی مەلای جەباری. ئیتر ئێمە ئەمان زمانەوە بوو هەر خۆشبەختانە توانیمان لەم فیستیڤاڵە 1000 دیوانی مەلای جەباریش چاپ بکەین و ئەیبەخشین بە میوانەکانمان. ئەمانجی ئێمە ناساندنی زیاتری مەلای جەباریە. باشە مامۆستا ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ لە فستیڤاڵەکە بەڕێوە چێجگە لە ناساندنی بەرهەم و دیوانەکەی مەلای جەباری و
سەرتا یاخۆ بڵین هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە مەلای جەباریۆ جگەلەوە چالاکیێکی دیکەتانە بێ؟ ئێمە جگە لە دیوانەکەی مەلای جەباری 3 دیوانە شعر و ڕۆمانێکش لەلایەن دوون و سەریبا کەرکووک و سلێمانی و خەڵات دەکرێت و پشوێکی تایە ئاهەنگە بچکۆلی ئاهەنگێکی خنجیلانەشی تایە بۆ میوانە بە ڕێزەکان کە هونەرمەند خەندە کەرکووکی و عومەرە درێژ وا مەشهورە کە دوا قوتابی عەلی مەردە مامۆستا عەلی مەردانە لە ژیانە ماوە هەمان ئەو مەقامە ئەڵێتەوە کە مامۆستا عەلی مەردان بە شیعری مەلای جەباری وتوێتی. باشە ئیتر کار و چالاکیەکانمان بۆ شێوازەیە. باشە مامۆستا ئەسوەد گەنجی ئێستا خەڵکی کەرکووک ئەم جیلە نوێی کە هەیە مەلای جەباری لە لای ئەوان ئاشنایە دەیناسن یان ئێوە بۆی ئەم کارە دەکەن بۆ ئەوەی بە تەواوی بیناسێنن؟ مەلای جەباری بەداخەوە نەک لە گەنجی یان جیلی ئێستا لە جیلی ڕابردوش زۆر نەناسراوەوە پێشتر ئاماژەم کرد دووجا دیوانی پێش دکتۆر فەرهاد چاپ کراوە کەم و کوڕی تیا بووە زۆر بە کاڵی چاپ کراوە و نەگەیشتۆتە ناو جەماوەر و نووسەر و خوێنەران بەڕێی من بە تەواوی بۆیە ئێمە ئەم فیسیڤاڵەمان کرد بە نەوەی نوێ و بە نەوەی ڕابردوش باشتر بیناسین و ئەمڕۆ نەوەی مەلای جەباری کە دەستێکی باشی هەبووە لە ئەم فیسیڤاڵە ئەویش بۆ خۆی لێرە ئامادە بێت بەشدارە بێ لەگەڵمانە. ئێمە کارەکەمان بۆ ئەوەیە مەلای جەباری بە هەموو خوێنەری کورد و بە غێری خوێنەری کوردش بناسیێنین. مامۆستا هیچ دێڕە شعرێک یاخود هیچ بەرهەمێکی مەلای جەباریت لایە کە ئێستا پێشکەشمانی بکەیت؟ نەکەم لەبەرەوەی زۆر بەپەلە و بۆ خۆشم تۆزێک لە شعری ماچووە زەعیفم ناتوانم لەبەری باشە هیچ شتێکی ئەو یاخود هیچ یادگاریەکی بەجێماوی ئەو کە مابێت ڕووداوێک بێت لە بیرتان بێت کە بۆ ئێمەی باسکەن؟ یەک شت هەیە مەلای جەباری دیارە من بۆ خۆشم لە ڕوانگەیەکەوە نەوەی مەلای جەباریم مەلای جەباری کاتێک سەفەرەکات لە هەرێم بڵێن کوردستان و عێراق جێڵێت دوایەوەی کاگەڕێتەوە پاشای گەورەی جاف نەخۆشە بێ لە نەخۆشخانەیەک لە بەغدا بێ ئیتر کۆمەڵێک دکتۆر ئەچنە سەری کە نەخۆشیەکەی بەخراب وەسفەکەن و ئەڵێن ڕەنگە نەمێنێوانە محمود پاشای جاف ئەڵێ عیلاجی من لای دکتۆر نییە لای کەسێکە ئەبێ بێ بۆ لام و چارەسەرم کە دوای چەند ماوەیەک مەلای جەباری ئەگاتە بەغدا لەوێ کەشک لە ناوچەی ئێمە گەرمیان کەشک کە دۆیەکە وشکەکرێتەوە ئەو کەشکەی بۆ ئەخوسیێنێت و بەڵێ بۆیە خوسیێنێت و ئەیداتێ محمود پاشای جاف چاکە بێتەوە بە دکتۆرەکان ئەڵێ دکتۆری من مەلای جەباری بوونەکی ئێوە هەنێەوە لە کتێبەکەشی باس کراوە و شتێکە لە مێشکی خزمانی جەباریە بەردەوام ئەوترێتەوە. باشە هەر بمێنن مامۆستانەوەکانی زیندوو بن هەمیشە و جێدەستی هەمیشە زیندوو بێ لە ناو ئەدەبیاتی کوردیدا. مامۆستا ئەسوەد فایق زۆر سپاس بۆ تۆ کە بەم بەیانیە لەگەڵمان بووی. هۆرمۆنی تێستۆستریۆن ئەم ناوانە لێم مەگرن لە بەرەوەی هەندێک مستەڵاحی پزیشکی یان جیاواز هەیە کە شەر نییە هەمومان بیزانین زۆر جار لێتەکەن بە ڕەخنە بۆ ئاخر ئێمە هەندێک وشە هەیە وشەی اختصاسیە تایبەتمەندیە لای دکتۆرێک ئا خواردنەوەیە بێگومان وایە تێستۆستیرۆن بەو شێوازە نووسراوە پێی دەگوی ئەمە هۆرمۆنێکە تایبەتە بە پیاوان زیاتر بەڵام ئەم هۆرمۆنە بە بڕێکی کەمتریش پێم وایە لە ژنانیشدا هەیە بزانین دکتۆر هەڵوێست چۆن باسی ئەم هۆرمۆنە دەکا. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم
ئەمڕۆمان تەرخان کردو بۆ باسی هۆرمۆنی تێستۆستیرۆن یان وەک پێی دەوترێت هۆرمۆنی پیاوان. هەرچەندەم دەستەواژەیە زۆر تەواو نییە چونکە ئەم هۆرمۆنە تەنیا لە پیاواندا نیە و ژنانیش هەیەە بەڵام بە بڕێکی کەمترە هی ئەوان. فەرمانی ئەم هۆرمۆنە چییە؟ ئەگەر هۆرمۆنی تێستۆستیرۆن لە جەستەدا کەم بێتەوە چیت لێ دەکات؟ ئەگەر زیاد بکات چیت لێ دێ؟ ئەی چارەسەری هەیە ئەم کێشانە لەگەڵم بن بە ئەمڕۆ وەڵامی ئەمانە هەمووی بینەوە. تێستۆستیرۆن هۆرمۆنێکە و لە پیاواندا گونەکان و لە ژنانیشدا هێلکەدان دروستی دەکات و دواتر لە ڕێی ڕژێنی ئەدریناڵەوە کە لەسەر گورچیلەکانمانە دەردەدرێت. کاری ئەم هۆرمۆنە چییە لە جستەی پیاواندا؟ یەکەم کاریگەری هەیە لە دروستبوونی ئەندامەکانی زاوزەی پیاوان و دەرهاتنی ڕێش. دووەم ماسولکە و ئێسکەکانمان بەهێز دەکات. سێم دروستبوونی سپێرم و ئارەزوەکان ڕێک دەخاتەوە. چوارەم هانی جستە دەدات کە خڕۆکە سوورەکانی خوێن بەرهەمهێنێت کە ئەم خڕۆکانش کاریان هێنان و بردننی ئۆکسسیجینە لە جستەدا. ئەگەر هۆرمۆنی تێستۆستیرۆن زیاد بکات یان کەم بکات چی دەبێت؟ ئەو پیاوەی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە جستەیدا کەمە، یەکەم ئارەزوی سێکسی کەمە، بێجە و کەموزە و ماندووە زۆربەی کات، ماسولکە و ئێسکەکانی لاوازن، چەوری جستەی زیاترە. بەڵام ئەو پیاوانەی هۆرمۆنەکە لە جستەیاندا لە ئاستی نۆرماڵ زیاترە بەم شێوەیە. زۆر تووڕەن، پێستیان چەورە و زیبکەیان زۆرە، قەباری گونەکانیان گەورەترە و توانای وەچەخستنەوەیان کەمە، ئەگەری توشببوونیان بە نەخۆشیەکانی دڵ زیاتر. وتمان ئەم هۆرمۆنە لە ژنانیشدا هەیە بەڵام بە بڕێکی کەمتر. بزانین لای ئەوان چ کێشەیەک دروست دەکات ئەگەر ناڕێکی تێستۆستیرۆن هەبێت لە ناویاندا. ناڕێکی تێستۆستیرۆن لە ژناندا بەتایبەتی ئەو ژنانی کە تێستۆستیرۆن کەمە لە جستەیاندا سەرڕایەوەی کە وەک ئەو پیاوانیان لێ دەکات کە کێشەی وەک بێتاقەتی و بێوزەی و ئێسک و ماسولکە لاوازیان هەبوو لە هەمان کاتا زۆر ماندویان دەکات وە کێشەی سوڕی مانگانەشیان بۆ دروست دەکات و نەزۆکیش لە نێویاندا زیاتر. ئەو ژنانەی کە هۆرمۆنەکە لە نێویاندا زۆرە بە پێچەوانی ئەوانی ترەوە لە شێوە و دەرکەوتنیاندا سیفەتی پیاوانە دەردەکەوێت وەک دەرهاتنی ڕیش و مووی جەستە، زیبکە و پێستی چەور، گڕبوونی دەنگیان و لە هەمان کاتیشدا سوڕی مانگانەیان تێک دەچێت. ئێستا کاتی پرسیارێکی گرنگە. چ شتێک دەبێتە هۆی ناڕێکی ئەم هۆرمۆنە لە جەستەماندا؟ یەکەم تەمەن. لەگەڵ تێپەڕین تەمەندا هۆرمۆنی تێستۆستیرۆنیش لە جەستەدا کەم دەبێتەوە. دووەم نەخۆشیش بێگومان کاریگەری هەیە، ناچالاکی ئەندامی زاوزێ بۆ نمونە یاخود قەڵەوی، شەکرە و نەخۆشی درێژقایەنەکان کاریگەریان لەسەر کەمبوونەوەی تێستۆستیرۆن هەیە لە جەستەدا. سێم دەرمان بە هەمان شێوە ئەویش کاریگەری هەیە، هەندێک جۆری دەرمانی ئازاشکێن هەن یاخود حەبی هەوکردن و دەرمانی بێهۆشکاری هەن کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر کەمبوونەوەی تێستۆستیرۆن. و چوارەم شێوازی ژیان. شێوازی ژیانیش دەکرێت کێشەی هۆرمۆنمان بۆ دروست بکات. ئەو خواردنانی کە دەیان خۆین، نەجوڵان، سترێسی زۆر ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر هاوسەنگی هۆرمۆنەکانی جەستەمان هەیە. ئەی حەل چییە؟ چەند جۆرێک چارەسەرمان هەیە. یەکەم چارەسەری شوێنگرتنەوەی هۆرمۆن واتە هۆرمۆن ریپلیسمنت تراپی. لەم چارەسەرەدا لە ڕێی جێڵ دەرزیان لەزگەوە هۆرمۆنی جەستە دەهێنرێتەوە باری ئاسایی و بۆ ئەو کەسانە بەکاردێت کە هۆرمۆنەکە لە جەستەیاندا کەمە. دووەم ڕێکخستنەوەی ژیانمان وەک وەرزشکردن، خواردنی تەندروست، خەوی باش، ئەمانش دەتوان هۆرمۆنەکانی جەستەمان ڕێک بخەنەوە. سێم دەرمانیشمان هەیە جگە لەوانی کە باسمان کرد کە هانی دروستکردنی هۆرمۆنی تێستۆستیرۆن دەدات لە جستەدا واتە ڕاستەوخۆ دەرمانەکە کار بۆ بەرهەمێنانی هۆرمۆنەکە دەکات. چوارەم هەندێک جار کێشەیەکی دیکە لە جستەماندا هەیە و بەوانەی کە باسم کرد نە بە دەرمانەکە، نە بە لەزگەکە، نە بە شێوازی ژیانەکە چاک نابینەوە. هەر بۆی پزیشکان دەچن چارەسەری نەخۆشی شاراوەکە دەکەن کە بۆتە هۆی ئەمە و دواتر هۆرمۆنەکە خۆی دێتەوە باری ئاسایی. هۆرمۆنی تێستۆستیرۆن هۆرمۆنێکی زۆر گرنگی جەستەی هەمومان. ئەگەر دەزانیت ئەو نیشانانەی کە باسم کرد لە خۆت، منداڵەکەت یان یەکێکی دیکە لە ئەندامانی خێزانەکەتدا هەیە و نەیانزانیوە هۆکارەکەی ئەم هۆرمۆنەیە یاخود ئاگاداری ئەوە نین کە چارەسەرێکی هەیە، پێیان بڵێن کە سەردانی پزیشک بکەن چونکە چارەسەری هەیە. ناڕێکی ئەم هۆرمۆنە ناڕێکی ژیانی سێکسی و ئێسک و ماسوولکەکان و لایانی دەرونی و بەگشتی هەموو جستت بۆ دروست دەکات و گرنگە تازووە چارەسەری بکەیت بە هێوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک. ئەم بابەتە
پەیوەندی زیاتر بە پیاوان وڵا پەیوەندی بە ئافرەتانی ژوێ بەڵام پیاوان پێویستە لەم بابەتە زیاتر خۆیان هەڵماڵن قۆڵیان هەڵ بکەن ینی مەبەستە چی بکەن ینی ڕێگری بکەن بەسە هەموو تونند و تیژە بەرامبەر پیاوان دەکرێت زۆرە ئەمە قسەی من نییە ئەمە ئاماری نوێی تونند و تیژەیە کە لە دژی پیاوان هەیە ئامارێکە کەیکێتی پیاوانی کوردستان بڵاوی کردوەوە دەڵێت تونند و تیژی دژی پیاوان زۆر زیادی کردووە باشە ئەم ئامارە نیشانی داوە کە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو و لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵیشدا تونند و تیژی بەرامبەر بە پیاوان زیادی کردو بە گوتەی شارەزایان لە پشت ئەو زیادبوونەوە شەنین هۆکاری کۆمەڵایەتی ئابووری و دەرونیش هەیە و چاودێرانیش لەو بڕوایدان ئەگەر کێشەکان لە چوارچەوەی خێزانە زوو چارەسەر بکرێن ئەوە ڕێژەی تونند و تیژی خێزانی کەمترە بێتەوە جا تونند و تیژی هەر کەسێک بیکا بەرامبەر کەسێک پیا و بەرامبەر ئافرەت و ئافرەت بەرامبەر پیا و ئەمە کارێکی نامرۆڤانەیە ئەنی پەیوەندی بۆ نییە هیچ کامێکیان ڕێگە پێدراوێن نە ئافرەت بەرامبەر پیاوی بکە نە پیاوانیش بەرامبەر ئافرەتانی بکەن بەڵام هەرچەندێک ئامار بڵاو کرێتەوە ناگاتە ئامارەکانی بەرامبەر بە ژنان نەکرێت بێگومان یانی هیچ جیاوازین یاوەی سەرتا من گوتم تەنیا کۆمنتێک بوو لەسەر بابەتەکە ئەگەرنا هیچ جیاوازین یا تونند و تیژی هەردوو تونند و تیژیە چ پیا و بەرامبەر ئافرەت بیکە چ ئافرەت بەرامبەر پیاو بیکە وەکو ئەوەی کە ئاژەش باسی کرد بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاوەکو ئێساش ئەگە بە ڕێژەوەری بگرین هەر ڕێژەکە بەم شێوازەیە کە پیاوان زیاتر تونند و تیژی بەرامبەر ئافرەتەکانیان دەکەن ئەمەش گەورەترین هۆکارە سەرەکیترین هۆکارە بۆی کە شیرازەی خێزان بە تەواوی تێک بچێت و کاتێک شیرازەی خێزانی شتێک دەچێت کۆمەڵێک منداڵ ینی بەبێ خاوەن بەبێ پەروەردە دەمێنەوە ئەمە دوجار کاریگەری لەسەر تەواوی کۆمەڵگا دەبێت ساڵانێکە لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەیە بە گوتەی خۆی لە ڕووی دارایی و دەرونیەوە زۆر داڕوخاوە ئەم هاوڵاتیە بەهۆی کێشەکەیەوە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدایە و بە گوتەی خۆی زۆر مافی خوراوە باردات مەرنێ لەسەر جادە ڕۆژەکەم جادەوە ئەگەر دایکێکمە بڕۆم بۆم ئەڵە ئەگەنا توانای اینەکەم نیە نا ئەزانم برا چێ خەزم چێ شت چێ چکە ژیانی وا لێ کردم ئەو بۆ خۆی ئینجا لە ماڵ حاڵی خۆیان بژی بەپێی ئامارێکی یەکێتی پیاوان 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 336 سکاڵای جۆرا و جۆر لەلایەن پیاوانەوە تۆمار کراون دیارترین ئەو جۆری تونند و تیژیانە کە بەرامبەر بە پیاوان دەکرێت دەستێوەردانی ژیانی کەسی و خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا و ناپاکی هاوسەری لەلایەن خێزانەکانیانەوە و دەرکردن لە ماڵ و زەوتکردنی مافی بینینی منداڵ دوای جیابوونەوە لە دیارترین پێشێلکاریەکانن لە ماوەی یەکی 2023 بۆ یەکی حوتی 2023 336 جۆری سکاڵا توندتیژی لەسەر جەم نخۆناوچەکانمان تۆمار کراوە بەداخەوە 39 حاڵەتی خۆکوشتن هەیە 5 حاڵەتی کوشتنی پیاو لەلایەن ژنیان بە هاوکاری ژنیە بەهۆی کێشە خێزانەکانەوە کوژراون بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بێگومان ئامارەکە بەرزەیەکی پێوە دیارە بەپێی ئامارەکان ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونە و هۆکارەکانیش زۆرن بەڵام هەمووان لەسەر ئەوە کۆکن ئەگەر کێشە خێزانیەکان تەنیا لە نێو خێزانەکاندا بمێنێتەوە و چارەسەر بکرێن ئەوە ئامارەکانی توندوتیژی چ بەرامبەر بە ئافرەتان بێت یاخود بەرامبەر بە پیاوان بێت بە شێوەیەکی بەرچاو کەم دەبنەوە. هاوشین جەمال، کوردستان 24 سلێمانی. کۆمەڵێک بابەتی جیاواز تێکەڵ کرا ئەمڕۆ لە بەیانی 24 دا هەر شتێک هەوڵماندا پەیامێک بگەینین بۆ هیوایم کە پەیامەکە بە دروستی گەیشت بێت بۆ تەواوی بینەران. بۆ هیواین کە تەواوی ڕۆژەکەتان هەر بە خۆشی بە تەندروستی باش بەڕێ بکەن. سپاس کە بینەر و بیسەرمان بوون.